ڕۆژی سێشەممە 16 جەلسەیەکی تایبەتی داناوە لە پەرلەمان بۆچی بۆ کۆبوونەوە لەسەر کەیسی هەڵەبجە و ئەجندەکەی پەرلەمان بریتێ لەو ئەجندایی کە مشکلەکانی هەڵەبجە، معاناتی هەڵەبجە، خەمی هەڵەبجە، داواکاری هەڵەبجە هەم لای حکوومەتی هەرێم هەم لای دەوڵەتی عێراقی فیدراڵ. ئەمە ئەو کارانن کە لە سەرەتای ئەم ساڵا هیوادارین بەرەو ئایندەیەکی باش بڕۆین ناوچەکەمان بەرەو ئاودانگرێکی باش بڕین. بەڵام ئەو بڕێ ئێمە داوامان کردووە جیایە لەو بڕێی کە پەیوەندی بە پردی تۆقوتەوە هەیە. ئێستا تاکو ئێستاوا بڵێن بە کتابی ڕسمی نەگەشتەوە بۆ لەمان وا گەشتووە هەواڵەکە کە بڕی پارەکە ئەوەی تۆقوتیشی تایە. ئێمە هیوادارین حکوومەتی لێم پرۆژەی تۆقوت کە پرۆژێکی استراتیژیە و پردی تۆقوتە و کە لێرەوە بە 27 کیلۆمەتر ئەچێتە سەر جادی دەربەریخان ئێتر لێوە بەرەو گەرمیان و ناوەڕاست و خواروی عێراق کاری بازرگانیەکرێ. هیوادارین پردی تۆقوت و پرۆژەی تۆقوت لە دەرەوەی 30 میلیارەکە بێت. ئێمە 252 پرۆژەمان لە دوای بودجەی 2014 پەکی کەوتووە. هەندێک پرۆژیانی تەکمیلەیە هی کۆن، هەندێک پرۆژیانی نوێیە. مەسەلەی ئەنجومەنیش دامەزرانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە هەندێک کەیسێکی سیاسیە نیو هەندێک کەیسی ئیداری نییە. ئەوە لایەنە سیاسیەکانن ئەبێ ڕێکەون لەسەر عەدەدی کورسیەکان لەسەر تەوزیعی مەناسیبی بەڕێوەبەرە گشتیەکان کە ئەوان ڕێکەوتن چمن چ بەڕێز جێگری پارێزگا کاک جەنابی کاشتەکاوە چ بەڕێز قایمقاوی مەرکەز جەنابی نوخشەخان هەموو زۆرمان پێخۆشەوە بە سنگی ڕەخابەت.